ڕووداوەکانی چەند هەفتەی ڕابردووی شاری قامیشلو وێڕای ئەو نیگەرانیانەی کە بە دوای خۆی داهێنانی سەرنجی ناوخۆیی و نێونەتەوەییشی بەلای خۆیدا برد. دەبا پێکەوە بزانین لە ئێستادا ڕەوشی قامیشلۆ چۆنە. تمت السيطرة على بەتەواوەتی کۆنتڕۆڵی گەڕەکی تێکراوەتەوە ملیشیەکانی بەرگری نیشتیمانی لێ دەرکراون و تەنها بنکەیەکی ئاسایشی سەر بە حکوومەتی دیمەشق ماوە لە دواستنووری گەڕەکەکەدا. کاربەدەستانی ئاسایشی لە شاری قامیشلو جەخت دەکەنەوە لەوەی کە هێزی بەرگری نیشتیمانی بەرپرسە لە تەواوی ڕووداوەکان. طبعا ردينا على مصادر ئێمە وەڵامی ئەو تەقەکردانەمان داوەتەوە و شەڕ بۆ 4 ڕۆژ بەردەوام بوو لە ڕۆژی پێنجمدا بە متمانەی هێزەکانی سووریای دیموکرات و هێزەکانی رووسیا ئاگربەستێکی کاتی ڕاگەندرا و دواتر بووە ئاگربەستێکی هەمیشەیی هەر بۆیەشە لە ڕاگەندراوێکدا داوامان لە دانیشتوانی گەڕەکەکە کرد تا بگەڕێنەوە ماڵەکانیان و ڕێوشێنی ئاسایشیمان گرتە بەر بۆ ڕێگەگرتن لە هەر پێشەرکاریەک. سیاسەتمەدارانی کوردیش بە دووری نازانن وەک هەموو ڕووداوەکانی توری ناو سووریا دەستی دەرەکی لە پشت ئەو شەڕانەی قامیشلوەوە هەبوو بێ. بویێرە تاڕاتەی و حلکۆ ینی بویێرە قامیشلۆدا رووس دخوازێ بڤێ گاڤاها لەبەر خۆ فەرەحتر بکێ ینی منطقا نفوزێ خۆ خورتر بکێ vê hada hem xwest milîşiyatê dîfa wetanî û ji aliyê dî ve asayişa rêveberiya xweser her du wa bike şerrekî û wa zeîf bike û ew xwe û rejêmê bidê pêş diva deverê hat. ئەم گلەیانەش لە مۆسکۆ هەر تەنها لە ناو سووریادا نییە بەڵکو و چالاکوانانی ڕووسایی بۆ خۆشیان دان بە کەم و کوڕیەکانی لەشکری ڕووسیادا دەنێن لە سووریادا. ئەوە جێ سەرسوڕمان نییە رووسیا بووەتە بەشێک لە شەڕێکی تر هێزە لەشکریەکانی رووسیا و لایەنەکانی تری شەڕی سووریا کە لە راپۆرتەکەماندا جەختمان لێ کردووەتەوە و بەرپرسیارەتی ئەو لایەنانەمان فرامۆژ نەکردووە بەڵام بۆ چالاکوانانی مافەکانی مرۆڤ لە رووسیا زۆر گرنگە ئاماژە بەوە بکەین بەوەی لەشکری وڵاتەکەمان زیانی گیانی و مەینەتی بەسەر خەڵکی سڤیلی سووریادا هێناوە. خۆشاتنەوە بۆ چاوی واشنگتن تەوەری سەرەکی بەرنامەی ئەم هەفتەیەمان تایبەتە بە سووریا و بۆ ئەو مەبەستەش میوانداری شەلال گەدۆ سکرتێری پارتی چەپی دیموکراتی کورد لە سووریا و هەروەها سیروان حاجی بەرکۆ نووسەر و ڕۆژنامەوان دەکەین. کاک شەلال کاک سیروان سەرەتا زۆر سپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیەدا. کاک شەلال بە لە لای جەنابتەوە دەست پێ بکەین چه جۆرە خوێندنەوەیەک دەکرێت بۆ ئەو ڕووداوانەی قامیشلو ئەو شەڕانەی کە ڕوویاندا بەڕای جەنابەت متمانە هەیە ئەو ئاگربەستەی کە مۆر کراوە بۆ ماوەیەکی درێژخایەن جێبەجێ بکرێیان نا؟ دەست پێکە سپاس بۆوە و سپاس بوو گوهدارانی دەنگی ئەمریکا و کاناڵی ئارتیش. ئەوە جاری یەکەم نییە بۆ ئەو شەڕە ڕووددا لە دەڤەرێ ینی لە مەناتقی ئیدارەی زاتی هەر ئەو گروپێ بەسەر و ڕژێمێ سووریا بە زیاتری جارێک ئەو کێشە دروستکراون لە قاشاری قامیشلۆ لە شاری حەسەکە و لە شار و شارچی دیترژی لە ڕۆژ ئەوای کوردستان. ئەم جارە دیارە حسابی ڕژێم وەکو ئەڵێن غەڵەت ڕۆشت ڕژێمی سووریا ئەوانەی تەکلیفی کردن کێشەیەکی گەورە لە پێش هەڵبژاردننی سەرۆکاتی سووریا لە دەڤەرێ کوردی و لە ڕۆژ ئەوای کوردستان درست بکرێ. هەمومان بینی ئەنجام وەکو کەیفی ڕژێمی سووریا نەبوو ینی ئەوە دەڤەری تا خاپای لە شاری قامشلۆ دەڤەرێکی تا ڕادەیەکی گەورە استراتیجیە و نێزیکی بالەفرە مەتاری قامشلۆی نێودەوڵەتیە ئەوە لە دەستی ڕژێمی سووریا دەرچوو. بەڵام شتێکی تر هەیە من ینی حەز دەکەم بڵێم بە قەنەعەتی من ینی ئەو کێشەی لە حارەتەی دروست بوو ئەو شەڕی گڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوە بعدی دەولیش لە چەند ڕۆژێ دوایی دەستی پێکردیانی ئەوە هەر کێشەیەکی محلی لە ناو شاری قامیشلۆ نەبوو وردە وردە ئەو بە قەتیەیەکی گەورە لەسەر مستەوای هەموو سووریا و لەسەر مستەوای نێودەوڵەتی چونکو وڵاتانی گەورە
ئەوی گۆ خەدی ڕۆل و خەدی دۆنم لە ناو سووریا ناو قەیرانی سووریا ئەوەژی ڕۆلیان ئەو شەڕەدە هەبوو و ڕۆلیان ئاگربەست و ئەتیفاقی دواییژی هەبوو طبعا کاتی گفتوگۆی دەست پێ کرد بۆ شەڕ وەستێ لە مەتاری قامشلۆ ئەوە بە سەرپەرشتی رووسیا بوو دوای ئەوە بە قەنەعەتی من ئەمریکاژی ڕۆشتی سەرخەت بۆ ئەوە هێزن سووریا دیموکرات بریاری داگ یان ئاسایشی ئیدارێزەتی بریاری داگ ئەو چەتانە لە حارت تەی لە تاخی تەی دەربکە بە قەنەعەتی من ئەوە دەستکەوتم بووش بۆ ئاسایش و بۆ ئیدارەی ذاتی ئەوانی خەسارەتی کرد ئەوانی گزیان گیا ئەوان خەڵکی سیڤیل بوون لە تاخی حارت تەی و لە دۆری بەرێ ئەو تاخە ژێمی سووریا کاک بەڵێنیانی لە قامشلۆ کاتی قامشلۆ ینی بووە لە ژێر سەیتەری هێزن سووریا دیموکرات ینی ئەوە چۆنی کردووە دەبەری عەرەبەکان بەدەست عەرەب بوو و دەبەری مەسیحیەکان بەدەست مەسیحیەکانن دەبەری کوردی بەدەست کوردیەکانن بە قەنەعەتی من ینی ئەوەژی ئەو تەرتیبە قومبەلەیەکی مەوقوتە بۆ قامشلۆ بۆ هەموو ڕۆژ ئاوای کوردستان چونکە زۆربەی ئەو کۆنتترۆلژی لە دەستی ڕژێمی سووریا بوون بەڵام ئێستا ینی دوایی بۆ ئەو چەتە لە تاخە حارتەی دەرچوون وردە وەزعی قامشلۆ بە قەنەعەتی منگە ئەو ئەتیفاقە بەردەوام ئەو چەتە لە دەرەوی حارتەی بن لە دەرەوی شاری قامشلۆ بن وردە استقرارێکی تر لە قامشلۆ دروستکەین بەڵێ کاک سیروان بەڕای تۆ ئەو جۆرە ڕووداوانە وەکۆی قامیشلو یا وەکۆی حەسەکە کە کاکشەلال ئاماژەی پێکرد کاریگەری دەبێ بەسەر دیالۆگی کورد و کورد لە سووریادا ئەس باوەڕ ناکەم کاریگەری هەبە ژبەر گۆ دیالۆگا کورد ینی پرسکرێکەکە نافخۆیی ناوبەرا کوردادە ئەف تشتێ گۆچێ بوو بێتر دیارە دکەوە چارچۆیە حەسابێن رووسیا و رژیما سووریە دە ژبەر بالکێش بوو و رژیما سووریێ تەدەخۆل نەکرد ینی دەرباسی ناو شەڕ نەبوو لەشکرێ نوێ لە جێ خۆمان تەنێ ئەرمانج ئەو بوو دیارە ئەرمانجە کە هەفبەش هەبوو دابەرا رژیما سووریێ و رووسیا و ئەساییشاندە گۆ هێزن بەرەڤانیان نیشتمانی هێزن دیفاع الوەتەنی دەرکەبن ji bo çi em tanha nizanin daxuyaniyeke zelal û eşkere derneketiye lê wek min got rejîm razî bû Rusya razî bû û esayiş razî bûn û xelkê Qamişlo jî razî bûn ku êdî desthilatdariya Baas li wê tarê ku berê hebû diriya hêzên berevaniya niştimanî de ku êdî nema li Haretê Tey û Haretê Tey bû beşek ji Qamişlo bû beşek ji rêveberiya Xweser û ev tiştekî baş bû لێ باندۆرا وێ لەسەر دیالۆگا کوردی تونەی بەڵام بخۆ دەزانی ینی ئەم جۆرە ڕووداوانە کاک سیروان کاریگەری زۆر نەرێنیان دەبێ بەسەر ڕەوشی کورد لە سووریادا دەزانی کە جیاوازیەکانی نێوان کورد و کورد ئێجگار زۆرن و ئێجگار قۆڵیشن چی زیاتر هەیە لەسەرەمە یعنی تشتێ بالکێش ئەو گوت دەما شەڕێک درست دەبێ چێ دەبێ کارێکی لەشکەری چێ دەبێ تەنێ ئالیێ ڕێڤەبەریا خۆسەر ئالیێ قەسەدێ ئەساییش یەپێگێ ئەو بەشدارن ئالیێ دن یە ئەنجومەنا نیشتمانی کوردی نکارن نە بەشدارن و بریارە لەشکەری نە بریارە ئەنجومەنا نیشتمانیە کوردیە لە سووریێ بێتر بریارە ڕێڤەبەریا خۆسەر و هەواڵبەندێ وێ ژبەر وەیەکێ تە باندۆراوێ تنەی لێ حتى نها هالوستا يعني انجمنا اجتماعي يا كردي لسر بويرن غورودان راستيج نزل البو راست داخوياني دركات بحثا راوستاندنا شر هات كرن بحثا انه نبونا فتنه هات كرن ل انجمنا اجتماعي يا كردي باواي كي فرمي نغوتي بيروز به حارت طي رزگار بو باواي كي وكري نغوت شرمزارجي نكري ل وایکک شلال گدو پیروز دکه لباوای کی د داخویانی کې د یک نه هاتی راغاندن جبروي کې او کاریګریا زیاده لسر دیس د بهجم لسر دیالوګا کوردی و تنبه ل امدکارم بهجن گو یعنی چاوي رژیم له دوري چاوي روسیا له دوري چاوي ترکیه له دوري نج ارمان جا روسیا نه رژیم نه ترکیه گو کورد بگن هفدو اویا صدی صد راستیه کې هولدان امریکیین
ين براستي شرموك هنا كارمندك أمريكي بيد سلادار لدفري أو جي ديفيد براونستاين كارمندك جوهين هين برپرسیویج آلیه اداره امریکی و نهاتی دست نشان کردن به دستلاتدار به کنسپت به پروژه ام نزانن براستیش بو چه او لگل کرداد دستینه ام نزانن انجام و دیالوگا کردی و چه به یعنی براستی پروژه یال پشت و واندان استندناچی چه ماگر کرد بگن هفدو و چه آواب کن هفدور افتشتاناگش نزالن حطانها خالن سرکه ينقون حردو آليا جفدو جدا دكن وجفدو دور دخن هين مزنن براستي جبروي كي از باورناكم كو دما بيدا مي كاربن لهفهاتنا كي ببينن جبر جوك مگو خطر مزن وريجيم وروسيا وتركيا ريجرن لبيشيا لهفهاتنا كردي لروجافا کاک شەلال جەنابەت ڕاتچیە لەسەر با بڵێن ڕۆڵی ئەمریکا لەو دیالۆگەی لە نێوان کورد و کووردا هەیە ئەگەر ئەمریکا نەبووە هەر گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ کورد و کورد لەبینی کورد و کورد دروست نەبوو ئەگەر ئەمریکا نەبووە ئەگەر ئەمریکا مبادرەی نەکرا و ئەگەر ئەمریکا ئەشراف نەکرا و ئەگەر ئەمریکا گەرانتۆر نەبا هەر دیالۆگی دەست پێ نەتکرد بە هەوەریامە و ئەگەر ئەمریکا إصراري نكر وأجر إرادة أمريكا خورتنا به فهوريام هر ديالوج چنا به جبرج أم توزكي وجرن يعني برو ديرو كده برو باش ده كرد نهول روج أباي كردستان اللي همو بشي كردستان كرد معروف إنه كرد تجاري نكارم ببنيك ناصراوة يعني ده تاريخ ده أما وهر يك جاري جو كرد بون يك أوجي لباشورة كردستاني بتوادي جو أمريكا وزير هذا بأمريكا مادين أولبرايت شاو مام جلال رحمة الله جو كاك مسعود كرن يكل أمريكا وبفشار وضغطك مزن دبهوري عمود أمريكا مبادرة كوسانة كتشتكي وانا كشبيه أبو مادين أولبرايت كر وكرد سوريا نكاربن گفتگوی بکن و نکارم ببینیک عادی تشتكي دن هي از خازم تشكي بردم سر بيجم يعني پیاده براستی ایمانا پیاده به دیالوگ و بحوار نای یعنی پیاده وگو امتر دزانن یعنی تبنیا ایدئولوژیا پککی دیگه و پککی جبری نیف قرنی دی وقتی گوهاتی لکردستان لحرچار پرچه کردستان کارو ایش خود که روزه که روزات دیالوگ به طرف کی کردی را نکی و تحالف نکی یعنی اوام برادرا او هر یعنی تشتيق أمجد درسن مترسيا مني مزنج إيمانا واناي بالديالوج وبشراكة حقيقي وبيكبونا هزيم كرد لروج أواي كردستاني أجر أمريكا ولدواي أمريكا غرب وهبنديا ناف دولتي لدو مسألة نبن دبهوريا مدو كرد سوريا نكارم بيك وشي دسبيو كاشورو شي ديجي مزيدي اتفاق كيكير يعني لهوليري ولدهوكي وبرادران يعني بيشتي بروجا كدروجا هر بابندي وين تبون وبابندي وان توافقات واتفاقيات يقومون هوليرا يكو هوليرا دهوكي هر وقت قطان دون البربي بردان او تشتي سر هتبو مذكرن دنا برا هر دو جياده لان هكا تشتي قدلي كردا هناك رحد رايا قشتي كردي تبقرا كردي وايمجي وكو انجمنا اجتماعي كردي براستي أمريكا أشراف بحوارك أمريكا تبنية بحوارك أمريكا بالزمان كدريج وأشكالجي بيجي أم ضامن أم جارنتوري بأوين يعني أجر كينغ تشتك شيبو اتفاقية شيبو درابرة هرب جاده أم ضمان بدين أم تكن واري براكتيكي تنفيذ هالرول أمريكا ئەگەر یارمەتیم بە من پرسیارێکم هەیە بۆ هەردووکتان یەکەم جار جەنابەت وەڵام بدەرەوە کاک شەلال خواستێکی ڕاستەقینە لە نێوان ئەو لایەنانەی کە دیالۆگ دەکەن کورد و کورد مەبەستمە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئایا خواستێکی ڕاستەقینە هەیە بۆ هەبوونی یەک هەڵوێست لە سووریادا زۆر بە کورتی کاک شەلال فەرموو اتوانم يعني دبر انا كسيت اسكارم قسبكم انا كسي هر شك انا كسيت الناس لحي انا كسيت ديشتك انا كسيت جيكتيا كرت بيبي وانا كسي وقع ام تبد زانين دسبيكا شورش زوربي اطراف تبقرا كرت خلال انا كسير بونيك او دسكوتن مزن بود دسبيكي طبعا انا كسي هر حتى انا هكا لسروين هجي وسياسه تبني ك وبريفد بي يعني انا كسي وقت يقول يكتيا كرت روج اواي كردستان شنو ايغو دخسر بيتر انا كسي وقت طرفك سياسي
لێ بەرجەوەندیە ئەنە کەسێ و بەرجەوەندیە قەدیا کوردی و ئاملەتێ کوردی هەردی یەکبوونا کوردەیە هەرد براتیا کوردە لە ڕۆژ ئاوای کوردستانی هەردی شەریکایەتێک حەقیقی دەیە لێ ئەو برادرانێ دیتر یانی دبینن کە مەکاسب هەنێکی دەستێوادنە ممکنە گەشت دەستێوا هەرن وەختێک بۆ یەکی چێ ببێت شریکاتی حقیقی چێ ببێت ممکنە بەرجەوەندی وای حزبی تۆزێکی وەک دەبێ زەرەر ببن لێ ئێمە هێویامەوایەگە ئەو برادراناژی جاد بن دە حیوارێ گە ئەمکار بن تشتێکی بکەن ئەمکار بن یەکەتی حقیقی دەستخۆخینن ڕۆژاوای کوردستانی دمەهێن پێش دێ کاک سیروان هەمان پرسیار بۆ لای جەنابیشت براستی جالیکی هێوی هەیە گۆ هەردوو عالی بگەن هەفتوو ji ber got yani diyare peyê û hevalbendê xwe bi tenya nikarin deverê îdare bikin pirsgirêkên wanî mezin hene evana ew pirsgirêk jî her roj xuya dibin di rewşa deverê de û aliyê din jî birastî yani hetan hate ezmûna wê ya birêveberiyê tune ye yani ti proje hetana pêşkêş nekirî gombêjin ezmûna wê heye lê ez bawer nakim di rastiyê de got herdû alî jî dixwazin ji ber herdû alî jî Sûdê digirin ji rewşa heyî yani rêveberiya ene kesê ji alîkê ve li Hewlêrê û li Kurdistanê ye û yani yên ku li Rojava dijîn jî dibin bandora rêveberiya li Kurdistanê de ji ber got ew ago gipera ji wartîne û rêveberiya xwe ser peyê de û hevalbendên wê jî yani hemû desilat destê wê de ji bo çi wê tenazulê bike ji beşek ji desilatê ji bo aliyekî got hetaneka wek bi çavsorî lê dinere lê aherî balkêş kak belên ew ku Amerika ne ceddî yani Amerika birastî ne ceddî Amerika got birastî ceddî bi wê teyarê wê li wê derê hene balafir wê herdû wefda herdû şanda li gel xwe bibe Washington wê hevhatinekê bike yani Malbret Albright li kû derê û David Brownstein li kû derê karmendekî got neh yani ezmûna wî diplomasî di destpêka jiyana wî nadeye Amerika wextê valahiyê dadigire û hêviyan çê dikir nav Kurda de û ez bawer dikim ev hêviyana wê dawiya dawî bi ser nekevin ji ber got eger bi rastî projeyeke ciddî be wê li ser asta bilind danûstendin bi vê kêrbêkirin heta niha Wezareta Derve ya Amerika bi awayekî fermî bi awayekî siyasî teamül li gel Kurdên Rojava nekiriye teamûla Amerîkî leşkerî ye û eşkere dibêjin em li vê derê ne ji bo şerê li dijî Daeş wekî di çi bi serê we tê çi bi serê we nayê evaya nekarê me yani duwarê siyasî de Amerîkî ti pejirandineke fermî hetaneka eşkere nekirine ev tiştê got dibin giş yani di çarçoya li Herêma Kurdistanê dibêjin galta pêkirinî yani henek pêkirinê bi rastî ne tiştekî ciddî بەڵێ ئەلبەتە ئەم قەیرانانەکە لە ناوچەکردنشینەکانی سووریادا هەیە پەیوەندی هەیە بە ڕەوشی تەواوی سیاسی لە سووریادا وەکو زۆرێک لە نێوەندە جیهانیەکان ئاماژەی پێدەکەن سووریا کەوتۆتە ناو قەیرانێکی مرۆیی ئێجگار گەورەوە کە هیچ بە دوور نازانرێ ئەگەر بێت و ڕەوشەکە بەم شێوەیە بەردەوام بێ کارەساتێکی مرۆیی بێتە ئاراوە. ژیانی گەلی سووریا کەوتوتە سەرگەیاندنی خێرای یارمەتیەکان پێویستە چیمان لە دەسەڵاتدا بێت بیکەین تا یارمەتیەکانیان بەدەست بکات پێویستە ڕێگەیەک بکەینەوە نەک دای بخەین ئەندامانی ئەم ئەنجمەنە ئەرکیان لە ئەستۆیە بۆ کردنەوەی هەر سێ سنوورەکە بۆ گەیاندنی یارمەتیە مرۆیەکان بۆ گەلی سووریا بیانوەکان ڕابگرن و چیدی هێرشەکان مەکەنەوە بیان و بۆ نەبوونی ڕێگەی گەیاندن هەروەها هێرشکردنە سەر کارگوزارانی بواری یارمەتیەکان و سەر خەڵکی سڤیلیش ڕابگرن چونکە ئەوان دایانەوێت یارمەتی بدەن. کاربەدەستانی نەتەوەیە گرتوەکانیش سەبارەت بە ڕەوشی مرۆیی سووریا ئاگاهی بە وڵاتانی جیهان دەدەن. دابینکردنی یارمەتیەکان و بەهاناچوونی ڕەوشی خراپی بە ملیۆنان خەڵکی سڤیل پشدەبەستن بەخواستی سیاسی و بە ئاستی دابینکردنی داراییەوە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەیی لەوانە وڵاتانی ئەندامی ئەم ئەنجمەنەش ئەم کاتە کاتی کەمکردنەوەی یارمەتیەکان نییە بۆ سووریا پارەی زیاترمان پێویستە تا خۆمان لە کارەساتی گەورەتر لا بدەین. چالاکوانانیش گرفتەکە لە دوو تەوەردا دەبینن یەکەمیان نەگەیشتنە بە چارەسەریەکی سیاسیانە دووهەمیشیان جیاوازی ڕوانینی وڵاتانە لەسەر ڕەوشی سووریا.
داواتان لێ دەکەم جیاوازیەکانتان وەلاوە بنێن و سەنگی بخەنە سەر هەوڵەکانتان بۆ چارەسەریەکی سیاسیانە کە ئازادیە سەرەکیەکان و مافەکانی مرۆڤ بەشێکن لەو چارەسەریە. داواتان لێ دەکەم زۆر بە خێرایی کار بکەن بۆ چارەسەرکردنی قەیرانی مرۆیی لە سووریادا کە لە هەڵکشاندایە و ئەوانە بەرپرسیار بکرێن کە هێرش دەکەنە سەر دامەزراوە تەندروستیەکان و چەکی کیمیاییش بەکاردەهێنن. هەروەها داواشتان لێ دەکەم قسەکردن تێپەڕێن و بڕیارەکان جێبەجێ بکەن. لەگەڵ ئەم هەموو ڕەوشە کارەساتاویەشدا ڕژێمی سووریا ئاگاهیەکی هەڕەشە ئامێز بە گەلانی سووریا دەدات. ئەمە لە گرنگیدا هیچی کەمتر نییە لە شەڕی لەشکری ڕێک وەک ئاسایش و ئاسایشی خۆراک و دۆسیەکانی تری وڵاتەکەمانە. پێویستە سەر و سەودا لەگەڵ ئەم شەڕەشدا بکەین. ئەگەر هاوڵاتیان لەم شەڕەدا پشتیوانی دامەزراوەکانی دەوڵەت نەکەن ئەوە دامەزراوەکانی دەدۆڕێن جا هەرچ ڕێو شوێنێک بگرنەبەر. کاکسیروان بەڕای جەنابەت دەرفەتێک بۆ چارەسەری سیاسی لە دۆزی سووریادا ماوە؟ بڕاستی مژێژ بە ینی هێوی ونداکری گۆ چارەسەریەکە سیاسی هەبە ژبەر نە ڕێژیما سووریە دخوازە نە ئیران دخوازە نە رووسیا دخوازە نە تورکیا دخوازە نە ئەمریکا دخوازە نە گەلێ سووری بخوا معارەدە و ئالیگەرن ڕێژیمێ دخوازن چارەسەریەکە سیاسی چێ ببێ کەسێک نەما دخوازیش بەرگۆ بێهێوی بوونێ حتا نەگەها يعني ملت سوري جيان وقناعتين وتنيا امريكا وروسيا دكارن چارەسەر بکن ئەگەر بخوازن لێ نە پرۆژەیەکە رووسی هەیە نەیە ئەمریکی هەیە بریارێ وان ڕۆژ بڕۆژن ji ber wê kê heviyama ew got çareseriyeke siyasî çê bibe lê rastî ev çareseriya siyasî kengî çawayê em nizanin belkî piştî 2 sal dibe belkî piştî 10 sal dî jî çênebin hemû nîşanên got li ser erdê hene dibêjin چارەسەریya سیاسی و gelekî دوور بن. کاک شلال بەڕای جەنابەت چارەسەری سیاسی دەکرێت ئەگەر بێت و ڕژێمەکەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە؟ بە باوەریامە مەسەلا سووریا ئان هاکاک بەڵێن نەما لە دەستی سووریەکان یعنی سووریەکان ناتوانین بریاری لە کێشەی خۆی لە قەیرانی خۆی لە ئەزما خۆ بن نە ئۆپۆزیسیۆنی سووریا و نە ڕژێما سووریا نمونە ئان هاکاک ڕژێم ئۆپۆزیسیۆن لەگەڵ هەفدانیشن لەسەر تشتێکی ئیمزەجی بکەن ئەو هەردوو نکارن تێکن وارێ پراکتیکێ ji ber سووریا بریارە سووریا سیاسی ئا دەسەڵات و ئا ڕژێم و ئا گەلێ سووریا و ئا خەلکێ دەروی سووریا هەندێ سووریا هەموو دەستێ خەلکێ دەی دەستێ وڵاتێن دنی ئێزل هێز ئێ خۆدیڕۆل ئێ گباندۆرەوە لە سووریا هەیە وەک ئەمزانە سووریا ئێستا پارچە پارچەیە هەر بەشێکی لە سووریا دەستێ وڵاتێکی دەیە ئەف وڵاتێ زلهێز ئەو وڵاتی خۆدیڕۆر و خۆدی دەور دی سووریا دگە ئەو نەگەن تەوافقە کلبینیان درست نەبێ بە باوەریامە مەسەلا سووریا هەر چارەسەر نابێ و درێژبوونە قەیرانە سووریا ئەف 10 ساڵ لەسەر تێپەڕی مەسەلە هەر ئەوش بەرگە کەتی دەستێ خەلکێ و بەرجەوەندیە خەلکێ هەنێ وژی خەلکێ گرنگیاوێتنە ینی خەلکەی سووریا ملەتی سووریا چقا پەنابەر ببێ چقا بێکوشتن چقا چۆلوچیاکەوە چقا ئەو بسەرێ خەلکێژ عالم ێریش دەولەتی نەمومە هەر کەسێکی لە بەرجەوەندیە خودگار و هەر کەسی لە جێنگی خودگارە دی سووریا ئایندە دی سووریا مستقبل دێت بۆ بێنا سووری لە بەندەنە گۆ تەوافقک ناودەولەتی و هەرێمی چێ ببێ لەسەر سووریا ئایندە لەسەر سووریا مستقبل و حکوومەتا سووریا ئایندە چاوا بێ و ڕژێمک چاوا بێ لە سووریا دەسەڵات بێ و شکلی حکوم لە سووریا چاوا بگەلەوە لا مرکزی بێ و فیدرالی بێ و جارێک د مرکزی بێ ئەو تشتانە تەفدێ دەبێت توافق لەسەر ببێ و توافق دەبێت لەسەر نووسینە دەستورێک تازە ji ئەلف حتا یا دەبێت گۆنا وا وڵاتات چێ ببێ ئەم دەبینن ئەفسەرێ کۆمیتێک لە سووری درست بوویە ئەف 6 جیوات دکە حتا نها نکارن لەسەر جدول عمل ناڤارۆکا جیواتی خۆ نکارن اتفاقی بکنەوە چاواکەرەوەن دەستورێکی وڵاتێکی دەینن دباهۆریامە دگۆ توافق چێ نەبێت نەقەبا رووسا و ئەمریکا دەب دەرەجایەکێ و نەقەبا وڵاتین هەرێمی دیژی ئێزل هێز ئێ خۆدیڕۆل و دەورە واگە سووریا هەیە هەر قەیرانە سووریا بەردەوام بکە و نەدورە 10 ساڵی دیجی ببینەوە کاکسیروان کەرم کرد و درێژ بکە نمونە لە لبنان ینی ئەزما لبنانێ دەستپێک بەری نیف قەرنی بە حیانها بەردەوامە ئەزمە لە عێراقی دەست پێگیری ساڵە حەزار بەری نۆتی دی وەختی غەزوا کوێت و حتا نها ئەو قەیران و ئەو قەتل عام و ئەو تەهجیر بەردەوامە ئەبوو 40 ساڵ ئینسافی نەبوویە سووریا پەریانی نەدور 10 ساڵێک و 10 ساڵێک نی بوو
بەێ بەڵێ کاک سیروانۆک و کاک جەلال ببوورە کاک شەلال ئاماژەی پێکرد قەیرانی سووریا و چارەسەرەکە لە دەستی سووریاییەکاندا نەماوە وڵاتانی جیهانیش هەمویان جقت لەوە دەکەنەوە کە کارەساتێکی ئێجگار گەورەی مرۆیی چاوەڕوانی سووریا دەکا ئەگەر چارەسەر لە دەستی سووریایەکاندا نەماوەتەوە ئەی وڵاتانی جیهان بۆ هەوڵێکی ڕژد نادەن بۆ چارەسەرکردنی دۆزی سووریا کاک بەڵێن سووریا و سووری وڵاتیان سووریە بوونە بەلا هەستێ دنیاە دیە یعنی دەما گۆشۆرەشا سووریە 2011 دەست پێ کرد هەر کەسی باوەڕ دکرد و چەند مەها و درێژ بک و دووری چارەسەر ببێ درێژ نەکرد وڵاتێن هەرێمی وڵاتێن جیهانی رووسیا و ئەمریکا و ئیران و قەتەر و تورکی و سعودیە هەر تشکردن ji bo wê rewş li Sûriye hîn xerabtir bibin yanî kesekî براستی بجدی حتانها هولین جبو آشتیه نکرنه یعنی هر کسی بشدار بونت قیرانه ده آلیکاری کرنه گوف قیران بردوام ببه جبروه که سورین ها بونه بلا اوروپی ناخوازن پنابرین سوریه بین اوروپا جبروه که هف پیمانا به ترکیه درست دکن پیمانا نمزد دکن هول ددن گو پروژیان لترکیه جی بکن و ترکیه جی سوریا وقت دخت بکارتینه امریکا جی پشتی اداره انو هاتی هل بجارتن پشتی سروک بایدن هاتیه هینم نزانن سیاست آوی یا سوریه چیه شخوا هلوستا روسیا و یا ایران زلاله هلوستین بان هر دو دولتا لدجی برجواندیا گله سوریه براستی و آلیکاریا رژیم بشار الاسد دکن یعنی وقت مگو تشتکی زلال تنیه و جبروه که آسوی انهویه جی براستی تنن باشە کاک سیروان ئەگەر بێت و چارەسەریەکی سیاسی لە دۆزرێتەوە چۆن دەتوانرێ ڕێگەل و قەیرانە مرۆییە بگیرێ کە لە سووریادا چاوەڕوان دەکرێت یعنی نەرین ئامە دوێ چارەسەریەک هەر هەمە عالی تەنازولاتا بکن کۆمپرۆمایز بکن لە هەڤهاتنەکێ بکن ti kes nakare bige armanca xwe ne Beşar el-Esed dikare bibe desthilatdar serokê tevaya Sûriyê ne opozisyon dikare Beşar el-Esed ji kursiya wî dûr bixîne yanî divê opozisyon qebûl bike got Beşar el-Esed beşek ji çareseriyê û divê Beşar el-Esed jî qebûl bike got opozisyon beşek ji çareseriyê wekî din tî çareserî peyda nabe û divê her du alî jî qebûl bikin got li Rojava û li Rojhilatê Firat rastiyeke çêbûyî divan salê dawî de hêzên Sûriya Demokrat û Rêveberiya Xweser ev jî beşek ji çareseriyê bê هەرسی عالی دوێل هەفتوو بکن bi şêwekî şêweyan û tenê Rusya û Amerîka karin vêyekê pêk bînin eger bixwazin lê ne Rûs dixwazin û ne Amerîkî dixwazin ji ber û ev jî ez dixwazim bêjim çi kesên gonha di qeyranê de beşdarin hemû sûdmendin ji vê qeyranê yanî tenê gelê Sûrî tenê xelkên Sûrî ew yên got tên kuştin yên got tên yani malê ji malê xwe dûr tên dûrxistin bajarê wan tên dagirkirin tên talankirin dibin penaber rewşeka aboriya gelekî xerab derbas dikin tenê ew niye derîbê didin lê hemû kesê din li mala xwe rûniştîne û rewşa wan baş û kêfa wan nayê birastî کەواتە کاک شەلال بەڕای جەنابە ئایندەی سووریا بەرەو کوێ دەڕوا سووریا بەرەو پارچە پارچە بوون دەڕوا لە ئێستادا ینی زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن کە سووریا خۆی پارچە پارچە بووە تورکیا بەشێکی داگیر کردووە ڕووسەکان لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامی ئێران لەلایەکەوە هێزێکی کەمی ئەمریکا لەو ناوچەیە هەیە کورد هەرێمێکی سربەخۆی بۆ خۆی دروست کردووە ئایندەی سووریا بەرەو کوێ دەڕوا بباوري من مسألة برشبون هر مرفوضة يعني قبل الدولة العالمية إزلهز قبل ولات دنيا هريمي در دوري سوريا وجا قبل خلق سوريا جي كسك دواي برشبون ناك إرادة سوريا كان نا أوبوزيسيون ونا دصلات رجيمه ونا خلق خديرول وخدي باندور لسوريا كسك ناخذ جوان كساتب إيجو دسي ودنا سوريا هي سوريا برشبه بو هيك باوريا مد سوريا و پرچه نبي يعني ومسألة حدود سيكسبي كوداني القرن دسبيقا قرن رابردو الحياة أو حدود مقدسة يعني إيش قبل ولاتين عالم إيش قبل شعوب دغري منطقة وإيش قبل هركسكي يعني كردن إيجو هناك متهم ببرشبون يعني تشل سوريا بتشل العراق بتشل ولاتين دبي لكل سوريا جي آن هكا دناف همو بارتي وهزين كرد
لە سەرانسەری ڕۆژئاوای کوردستانی کەسێک تنە یەک پارتی تنێکی داوا پەرچەبوونا سووریا دکە یا داوا کوردستانێک سەربخۆ دکە بۆ vêyekê di baweriya min de xelk tev didin reng perçebûna Sûriya xeta Sorê bîma fî Kurd jî dawa perçebûnê nakin. Sûriyayê bimîne welatekî hev بەڵام کاک شەلال ئەگەر یارمەتیم بێ ئێستا وەکو دیفاکتۆیە یعنی تورکیا ئێستا بەشێکی سووریایی لەلایە وایە یاندا ئەگەر ئەمە پارچە پارچەکردنی سووریا نەبێ چییە ینی چمانایە هەڵدەگرێ ئێستا لە پراکتیک سووریا پارچە پارچەی ئەوە واضح و دیارە کەس ناتوانێت بڵێنا بە شکل دەستی ئۆپۆزیسیۆنە و بە شکل دەستی ڕژێمە و بە شکل دەستی سووریا دیموکراتە و بە شکل دەستی ڕووسەکانە و لە دەستی ئێرانیەکان و ئەمریکیەکان و تەحالف دەولی سووریا ئێستا 10 پارچەیە بەڵام سووریا لە ئایندە نابێت سووریا پارچە پارچە بباوەریە من سووریا دوایی بوو وڵاتێکی هەفگرتی جوغرافیەن لێ دەباوەریە مە سووریا نابێت سووریا مرکزی ینی وەکۆ بەری 2011 ji ber Sûriya isbat bû ji xelkê re tiştê veşirtî yanî ev şoreşê hemû derxistin yanî wek dibe hat li ser seteh û dünya tev di pê daxive Sûriya welatê bû kewînatayî û her pêk hatiyek Sûriya divê got bibe sahib mav di Sûriyayek la merkezî de yan di Sûriyayek federalî de li ayinde li Sûriya mumkin e mustalehê federaliyê hinekî tozekî bi xelkê giran e anheka werde mezacê welatên alemê yanî heta anî êgo İşrafê nîvsandina destûrê dikin û heta gelek endamên komîta destûrî baweriya we heye û îmana we heye bi Sûriyayek ayinde ku Sûriyayek la merkezî be la merkezî cuya parça parçeyê ئەلبەتە لە نێوەندی ئەم ڕەوشە نەخوازراوە هەم سیاسی و هەم مرۆیە لە سووریادا ڕژێمی سووریا بڕیاری داوە لە کۆتایی مانگی 5دا هەڵبژاردننی سەرۆکایەتی بکرێت. داوا لە هەموو هاوڵاتیانی کۆماری سووریای عەرەبی دەکەم لە ناوەوە و لە دەرەوەی وڵات تا مافی خۆیان بەجێ بگێنن لە هەڵبژاردننی سەرۆکی کۆماری سووریای عەرەبیدا لەو ڕۆژانەی بۆ هەڵبژاردن دەستنیشان کراون بۆ ناوەوە و بۆ دەرەوەی وڵاتیش. بەلای کورد لە سووریادا پێدەچێ ئەم هەڵبژاردنە وەکو دەواازەیەک بەکاربهێنرێ بۆ زیاترکردنی ناکۆچیەکانی نێوان کورد و پێکاتەکانی تر لە سووریادا. ئەو نزانن ینی تێکردیە کورد و عەرەبە لەوێ هەرێمێ لە هەموو باکووری ڕۆژهەلاتی سووری تێگلین ڕاستی ینی بنگەهاوە گەلێکی ئاسیایی و گەلێکی کویر و کەسنگار پێ بلیزێ و پێلیستن نەها ینی دوێ ئارۆزیا سووری ترکا پێلیست و ڕێجیمێ پێلیست و ڕووسا پێلیست و ئیرانیا پێلیست و نکاری بوون سەرکەوتن بکردە هیچ بەروەیەکێ ئەدبێژم ینی ئەv هەلبژارتن بمریتی چێبوون و بمریتی گوێ دەرباس بوو. هەر هیچ نەبێت بۆ بەشێک لە هاوڵاتیانی سووریایی ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە چاوەڕوان کراوە هەر لە ئێستەوە دیارە. ئەم هەڵبژاردنە شانۆگەریەکی ترە و هەموو جارێک ئەم ڕژیمە نمایشی دەکات بەشارە لەسەد لە سەدا 99 لە دەدا نۆی دەنگەکان بەدەست دەهێنێت ئێمە زۆر دەمێکە و ئەوە 10 ساڵە دانی پێدا نانین نەک هەر بە هەڵبژاردنەکەیدا بەڵکو بە سەرۆکایەتیەکەیشیدا. زۆرێکیش لە هاوڵاتیانی سووریایی بە گومانەوە لە هەڵبژاردنەکە دەڕوان و گومانێکی زیاتریشیان لەسەر دۆسەی خۆکاندیدکردنەوەی بەشار ئەسەد سەرۆکی سووریا هەیە هەر بۆیە بە هەڵبژاردنێکی ناڕەوا ناودێری دەکەن. پاش ئەم هەموو وێرانکاریە لە سووریادا پاش ئەوەی ڕژیمی سووریا 13 میلیۆن هاوڵاتی سووریایی ئاوارە کردووە پاش کوژرانی هەزاران خەڵکی سڤیل دەستگیرکردنی هەزاران کەس ئیستا هاتووە خۆی بۆ سەرۆکایەتی کاندید دەکاتەوە. ئەوە شانۆگەریە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕژیمی سووریا و بەشار ئەسەد خۆی کاندید کردووەتەوە و ئەوەی ژمارەیەک خەڵکی تریش خۆیان هەڵبژاردووە و دەیانەوێت وەهانیشانی بدەن دەبنە ڕکابەری ئەسەد لە کاتێکدا لە ژێر عەباکەی ئەوەوە هاتوون ئەمە هەڵبژاردنێکی ڕەوان نییە پێویستە بەشار ئەسەد سزا بدرێت دادگایی بکرێت پێویستە ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان زیندانی کراوەکان ئازاد بکرێن پێویستە UN سەرپەرشتی هەڵبژاردنێک بکات کە بەشار و ئەوانەی هاوڵاتی سووریاییان کوشتووە بەشدار نەبن تیادا. کاکسیروان لە کاتێکا هێشتا بەرنووسی ئەو دەستوری کە بڕیارە کۆمیتەی نووسینەوەی دەستور یا داڕشتنەوەی دەستور ئامادەی بکە بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکان ئەمە هێشتا هیچ ئەنجامێکی دیار نییە چ کاریگەریشیە بەسەر ڕەوایی ئەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی سووریاوە کە بڕیارە ڕۆژی 26 مانگی 5 بکرێت.
کاک بەڵێن ئەف هەڵبژارتن وێ پێک بێن و بەشار الاسد وێ بمینە سەرۆکەی سووریە چما ji ber رووسیا تم وەختا تێپەرسین تل سووریە چت کرد دەبێژە حکوومەتا سووریە شەرعیەتێک دایی هەبوونا من ئەگەر بەشار الاسد نەمینە وێ شەرعیەتا رووسال کوی دەرێبینی یانی ئەف هەڵبژارتنەکە گۆڕوس فەرزکردنە ئەف هەڵبژارتنەکە گۆڕوس دخوازن بەشار الاسد بمینە ji ber got بەشار الاسد هەر شتێک گۆڕوس دخوازی پێکتینە رووسیا نه ئامادەی ئالیکار بش بۆ هەڵبژارتنên ئازاد گۆگۆ هەرکەس هەموو وڵاتیên سووریە یەن هەندر و دەربە تێت بەشدار ببن گۆگ بە ئاوایەکی دموکراتی چێ ببێ رووسیا vêyekê naxwaze ji ber wê ev hilbijartin wê pêk bên û Beşar el-Esed wê bimînî serok lê evaya tenê wê yanî alîkariyê neke gorews ber bi başbûnê ev here wê evaya bibe yanî faktorek gog rewş xerabtir bibe bi rastî gi baweriya xelkê yekcar nima wêyekê bimînin ku wê rewşa siyasî ber bi başbûnê ev here dibe got piştî hilbijartinan Rûsya êdî bi rastî li ser kar bike got tiştê li Cinêvê çê dibin danûstandinê li Cinêvê çê dibin bi rastî bigên encam lê em ê vêyekê zû zû nebînin wê gelekî dirêj bike heta got bi rastî destûreke nûh li Sûriyê çê bibû li ser wê li ser esasê destûra nûh hilbijartinên nû pêk bên ez bawer nakim ji niha û çend salê bê ev yek pêk bê ji ber got Beşar el-Esed gibê hilbijartin wê ji bo 4-5 sala bê hilbijartin ne ji bo mehekê dima havî کاک شەلال بۆ پێکاتەی کورد لە سووریادا چۆنە ئەم هەڵبژاردنە کورد چ بڕیارێکی هەیە هەتا ئێستا یانی هەتا تۆمارکردنی ئەم بەرنامەیە کورد بەشدار دەبێ یان نا کورد هەر ینی نەڕینی کورد لە پێش قەیرانیژی پێش شۆڕەژی ئەوە بوو لە هەڵبژارتنی سووریا هەر هەڵبژارتنێک لە سووریا چێ دەبێت لە کاتی ڕژیمی بەعەز بوویە دەسەڵات لە پێش نیو قەرن تا ئێستا هەر ئەوە شانۆن مەسرحی هەڵبژارتنی حەقیقی لە سووریا نییە ئەم هەڵبژارتنە کورد تەماشای لێ دکە کە شەرعیەتی نییە یعنی یەکەم شەرعیەتی سەوری نییە بۆ ئەم هەڵبژارتنە شەرعیەتی شعبی نییە شەرعیەتی دەستوری نییە شەرعیەتی نێودەوڵەتی نییە شەرعیەتی هەرێمی نییە شەرعیەتی قانونی یاسایی نییە بە هەموو مەقایس و هەموو معایر ئەو هەڵبژارتنێک ئێستا چێ دەبن ئەوە ناشەرعین و شەرعیەتی ئەوە نینە ئەو هەڵبژارتنە کوردجی وا تەماشا دکم بە هەموو هێزێخوا و بە باوەریام کەسێکی کورد نارە سەر سندوقی دەنگدان و هەر کوردێکی کاندیدیش نییە ینی ئەو هەڵبژارتن خەڵکی سووریا هەمووی دەزانن نە کورد بە تەنیا هەڵبژارتنی سووریا هەر نەتائجیش ئەنجامیش هەر مەحسوومن یعنی هەر کەسێک دەزانێت لە ناو سووریا و لە دەرەوی سووریا هەر هەڵبژارتن بە سووریا چێ دەبێت لەژێر دەسەڵاتی بەعەس نتائجی سەلەفەن مەحسوومە و سەلەفەن لە سەدان 99 لە ساڵحی ڕژیمی سووریا دەردەچێت یعنی ئەو باوەریە من مەسەلەی هەڵبژارتن کورد خۆپەی مژولی ناکە خۆپەی مشغولی ناکە هیچ لە ڕۆژئاوای کوردستان و لە سەرانسەری سووریاش کاک سیروان بەڕای تۆ نەتەوە یەکگرتوەکان دەتوانێت ڕێگر بێ لە بەردەم ئەم هەڵبژاردنەی سووریا نەتەوەینێک بووە بخوا ئەو قاسی قەلس بووە گۆتۆرۆ لاوێنا هەندێ سووریە دنەمایە نەتەوەینێک بووی کاری وێل سووری بخوا پشگریا ڕێژیمێ دکە هەموو ئالیکاریên مرۆڤانە گۆدریان نەتەوەینێک بوویرتێن ڕاستەڕاست دکەون ناو دەستی ڕێژیمێ و سازیên گرێدای ڕێژیمێ و سەرۆکاتیا سووریە و خانماوی ینی نەتەوەینێک بووی بخوا پێویستیای پشگریە هەیە ئەو نکارە ڕێ لەبەر Beşar el-Esed بگرە ji ber وەکمە گۆ رووسیا vêyekê dixwaze wem ji bîr nekin îran jî roleka wê mezin heye îran jî hîn gelek ermancê wê yên li Sûriye hen û pêdiviyayê bi Beşar el-Esed heye got serok bimîne û negirin Beşar el-Esed bi yakî bi heta ev dewleta emnî têk neçe ev rejîma Baes hûn danebe ev dezgehên ewlekariyê ranebin Beşar el-Esed bi yakî bi ferq nake kî serok bi rastî کاک سیروان کاک شەلال زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتن سپاس و پێزانینم سپاسان دەکەم ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە هەتا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی